سڵاو تەماشاکەرەی لە ئازیز ڕەمەزانتان پیرۆز هاتی منەوەلاتان و بەرنامەی تەندروستی تۆ لە ڕەمەزان و حەڵقەیەکی تازە. ئەمڕۆ باس نەخۆشی کەبەد ڤایرۆسی ئەراتان کێ من هەوکردن جگەر ڤایرۆسی. سەرەتا هەوکردنی جگەر چەند هۆکارێک دیرت، ئەو هۆکارەی لە لەوانەسە ڤایرۆس بوود، لەوانەسە بەکتریا بوود، یاخود نەخۆشی بەرگری لەش کاتێک لەش خۆی مناعی لەش هجوم کردە سەر جگەر بوودە هۆکارە هاوکردنی جگەر، یان نەخۆشی هەرسکردن شنەپی ئەمراض ئەیضیە، نەخۆشی هەرسکردن. ئێستا ئێمە باسە نەخۆشی هاوکردنی جگەر کە هۆکارەکەی ڤایرۆسیە ئەرەتان باسکێ. وعربیش ئیشی نەپی التهاب كبد الفيروسي واتا هاوکردنی جگەری ڤایرۆسی. ئەو ڤایرۆسی لە چەس کە توش ئەی نەخۆشیەکەت چەند جۆرێک ڤایرۆس دیرە من، ڤایرۆس A، ڤایرۆس E، B، C و D. هەر یەکێکیان تۆزێک جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی تریانە، هەست لە لیان زەرەری کەمترە، مضاعفاتی کەمترە و هەست لە لیان زەرەر و زیانی فرەس و وەتەمەنەکانیش جیاوازە. زەرەری مەسەلەن ئەرا مناڵیان گەورە، ئەرا ئافرەتی دووگیان جیاوازە. ئەراتان باسکەی من چون نەقڵ بوود لە کەسێکەوە ئەرا کەسێکی تر چووکە ئەیە لە نەخۆشە گوازراوەکانە، ئەمراض الانتقالیە، وەکو زانی من نەخۆشی ڤایرۆسی بەکتریا ئەوانە گوازرێتەوە لە کەسێکەوە ئەرا کەسێکی تر. ئەراتان باسکەی من دانەدانە هەر ڤایرۆسێک چووی نەقڵ بوود لە ڕێگای چەوە و دواتر نیشانەکان ئەی نەخۆشیە چەس و چون بتوێنی من خۆمان بپارێزی من لەلی. سەرەتا تێمنە سەر ڤایرۆس A. ڤایرۆس A، ڤایرۆس جگەرە A لە ڕێگایە خواردنە پیس و ئاوە پیس نەقڵ بوود. ئەرا نمونە ئەگەر کەسێک ئەفۆن بچتە توالێت و بادە دەست نەشورت خەریک خواردن دروستکردن بوود، ئەو خواردنە پیس بوود بۆ ڤایرۆسەوە، ئەو کەسە خواردنەکە خۆت و لە ڕێگای ئەو خواردنەوە تووشە نەخۆشی کەبد ڤایرۆسی جۆرە A بوود. یاخود ئاوە پیس، مەسەلەن لە دراسات لە وڵاتی لە دەرەوە دەرکەفت ئەرایان کە هۆکارە منطقەیەکیان تووشە لە ئەفریقیەکان تووشە ڤایرۆس کەبد ڤایرۆسی جۆرە AB لەبەر ئەوەی ئاوەگەیان ئەفۆن مەجاریشت چیە ناو مەشروعەکە و لەو مەشروعە ئاو ئەخواردن واتە لە ڕێگەی ئاو پیسەوە هەمان شێوە تووشە ئەی نەخۆشیە بودن. فترة حەضانەکەی ئینکیوبیشن پیرۆد، خۆی ئینکیوبیشن پیرۆد چەس یعنی بەرکەفتن ئەو فترەی بەرکەفتن وەگەردە ڤایرۆسەکە و دیاردانە نیشانەکانی ئەو فترە ئیشنەپی ئینکیوبیشن پیریۆد واتە فترة الحەضانە. ئەرا ڤایرۆس A 2 تا 6 هەفتەس و خلال ئەی فترە ئەو کەسە توێنێت نەقڵی بکەت ئەرا کەسێکی تر. ئەگەر بایم لەسەر ئەی نەخۆشی ڤایرۆس ئەیە چەند یەک مەترسیدارە، لە گشت جۆرەکان سادەترە، خۆی لە خۆیەوە خاسۆ بوود، احتیاج علاجوشت ناکات و زەرەر و زیانی فرەکەوە. 85% لەوانەی تووشە ئەی ڤایرۆسە بوون، ڤایرۆسە جگەرە A خلال 3 مانگ و تەواوەتی لە گیانیان نامینێت خاص بوونەوە. ڤایرۆس E، ئەگەر بایم لەسەر کەبەد ڤایرۆسی E، ئەمەیانە هەمان هاوشێوەی ڤایرۆس A شێوازن نەقڵبوونەکەیەتی، ئەوش وەکو وتمان وە ڕێگای خواردنە پیس و ئاوە پیس نەقڵ بوود. بەڵام ئەمەیانە ئەرا ئافرەتی دووگیان مەترسیدار ترە، لەوانەیە تووشە مەضاعفاتێ کوشندەیە بکەن.
ڤایرۆسی جگەرە بی ئەمەیانە مەترسیدارە، جۆرێکی مەترسیدارە، مضاعفاتی قورسە و زەرەر و زیانی فەرەس. ڤایرۆسی جگەرە نەوعە بی چون نەقل بوود لە ڕێگای خوێن پیس و شلەمەنی لەش واتە سەوائلی جسم لە ئەو کەسەی کە توش بیە. ئەگەر ئێمە بەرکەفتنمان بود وەگەردە خوێن یاخود سەوائل جسم ئەو کەسە کە توش بیە توش ئەی نەخۆشیە بۆی من. دوو جۆر مەرحەلە قۆناغ دیری من لێ نەخۆشیە، لەوانەسە حاد بود و لەوانەسە کرۆنیک بود مزمن. حاد چەس؟ حاد یعنی کەسێک گردەی ئەرا فترێک و زووی تەواو بود. مزمن درێژخایەنە. حاد کەی ئوشم لە پێی حاد؟ کاتێک کەسێک یەکەم جار توش بود توش ئەی ڤایرۆسی بی ئوشم لە پێی حاد. ئەوەیشە تقریباً خلال نزیکەی 6 مانگ کەمتر لە گیانی تەواو بود و ئەو کەسە تەواو نجاتی بود. بەڵام ئەمەیانە مەترسیدارە، مضاعفاتی فرەس و تایبەتی ئەرا مناڵەی. لە گەورەیلا فرەی وەخت تەنها تووشی حادەکە بوون واتە یەکەم جار توش بود و تەواو دی لە گیانی نامینێت. مزمنەکە لە گیانی ڤایرۆسەکە مینێت دەرناچێت وەختی توش حادەکە بود. وەختی یەکەم جار توش ئەی ڤایرۆسە بود لە مەرحەلەی قۆناغی حاد لە گیانی مینێت مناڵەیل کۆرپا یاخود مناڵ وەگشتی بەرگری لەشیان ئەوەنە خاص نییە کە بتوێنێت ڤایرۆسەکە وە تەواوەتی لە گیانی پاکۆبوود دەربچێت. کە مەرحەلە لە سەرەتا نیشانەکانی دیرێت، دوای فترێک کەمی نیشانەکان کەمە بود بەس لە گیانی هەرمەندێ دوای هەم دەرکەفت وشمەپی مزمن واتە درێژخایان لە 6 مانگ زیاتر لە لەشی مینێتەوە و مضاعفاتەکانیشی فرەس لەوانەسە تووشە سەرەتانە جگەر بکات. وەکو باسمان کرد جۆرە بی مەترسیدارترە و لەوانەسە مضاعفاتەکانی شەدید بود. کی زیاتر توش ئەی نەخۆشیە بود؟ ئەوانەی تەعاملکەن لەگەڵ خوێن و شلەمەنی لەش وەکو کارمەندی تەندروستی یاخود ئەو کەسانەی یعنی بەگشتی ئەو کەسانی کە تەعاملکەن لەگەڵ خوێن و شلەمەنی لەش. کەسێک کە چدە حەلاقی لە ڕێگای خوێنەوە ئەگەر ئەو ئامێرە پیس بیەوە خوێنە کەسێکی تر کە توش بیە یاخود کاتی دان کێشرێدەوە مەشاکل ددان کە چدە عیادەی ددان ئەگەر ئەو ئەدەواتە جوان پاک نەکریایەوە و خوێن ئەو کەسە ڤایرۆسەکە لەلی پاکۆ نەویە و تعقیب نەکریاش وە شێوازێکی خاص بۆ دە هۆکارە نەقڵبوونە نەخۆشیەکە. ئەگەر بای من باسە نەخۆشی ڤایرۆسە سی بکەی من. ڤایرۆسە سی لەوانەسە وەسطفە دەربکەفت فرەی وەخت نیشانەکانی دیار نییە. سطفە کەسێک چێت ئەرا حاڵەتێکی تر ئەران دکتۆر لە فحوساتەکانی ئەوانە دەرکەفت کە ئەنزیمێکە لە جگەر دەرکەفت زانن ئێتوشە ڤایرۆسە جگەر نەوعە سی بیە. ئەیشەوە هەمان حاڵەت لە ڕێگای خوێنەوە نەقڵ بود وە تایبەتی لە دایکە دووگیان کاتێک مناڵی بود وەختە مناڵ بوون ئەرام مناڵەکەی لەوانەسە بگوازرێتەوە. ئەگەر بای منە سەر ڤایرۆسی دی. ڤایرۆسی دی لە نەخۆشیی لێکڕوویدەت کە خۆیان ئەسڵان تووشی ڤایرۆسە کە بەدە نەوعە بی بینە ئەو کاتە تووشی ڤایرۆسی دی بوون. ڤایرۆسە بی لەوانەی نەخۆشیی لە وەستانە گورچیلە فرەجا توش بوون لەبەر ئەوەی ئەوانش تەعاملکەن لەگەڵ خوێنە ئەو نەخۆشیی لە بەردەوام خوێنیان چ دەناو ئامێرەکە و تێدەدەشت و بەرگری لەشیان زەعیفە
ئەگەر توشببینیان و ڤایرۆسی بی فرەترە وەختێک تووشیش بوون و ڤایرۆسی بی ئەو کاتە خرێنە قاوشێک کە ئەو قاوشە یا ئەو جیهازە تەنها ئەوانەی کە توش بینەوە ڤایرۆسی بی غەسل وەپی کەن واتە تێکەڵیان ناکەن لەگەڵ ئەی نەخۆشەکان تر چونکە ئەگەر هەمان جیهاز وە کاربارن نەقڵ بوود ئەرا نەخۆشەکانی تر لەوەر ئەوە وەجیا هەنیانە ناو ڕەدهەیەترەوە یا غورفەیەتر جیهازەکانیانیش تایبەتە بۆ خۆیان و ئەو نەخۆشەی لە کە ڤایرۆس کەبەت بی دیرن و فحوسات دیرن هەر جارێک خەسلەکەکەن یاخود دووسێ جارێک فحوسات ئارایان کرێت ئایا بزانم لە لەشیان منیە یاخود نا. ئەگەر بایم لەسەر نیشانەکانە هاوکردنی جگەری ڤایرۆسی چەس وەگشتی گشت جۆرەکان تقریبەن نیشانەکانیان یەکێگە وەکو وتمان تەنها ڤایرۆسی سی جۆرە سی جار هەست نیشانەی دەرناکەفت و هەروەها لە ڕێگەی سوتفەوە کەشف بوود و ڤایرۆسی ئەی کەمێک خەفیفترە بی شەدیدە نیشانەکانی سەرەتا دەرکەفت مەرحەلە تا ئیسە باسیکەین ئەراتان سەرەتا دەستکە دەبی وەکو گشت هەوکردنێک تەو ئەو کەسە تەوگردەی ئازاری جومگەکان و ماسووکەکان گیانێکیشی ئازاری بوود سووربوونەوە و ئاوسان لە پێست لەوانەیە خۆرانیش وەگەردیا بوود دوای ئەوە دەستکە دەبی و ناوزگژان و ڕژانەوە و ئەفۆن ڕەنگی میز قاوەییەوە بوود دوای ئەوە مەرحەلەی زەردووی لە کۆتاییە نیشانەکانی زەردووی دەرکەفت لەو کەسە کە ڕەنگی پێستی زەردۆ بوود و ناوچەوی وە تایبەتی لە ناوچەوە دەستکە دەبی سپێنەی چاو چکە خۆی ڕەنگی چەرمگە ڕەسەن زەردێکە لە ناوی دەرکەفت و بێهێز بوود ئەو کەسە بێهێز بوود و ئارەزووی خواردنی نامینێت فقدانی شەهیە ئەیە وەگشتی نیشانەکانی کە بەدە ڤایرۆسی ئەگەر باسی بی بکەی من نەوع حادەکەی ئێ نیشانەی لە دیرت بەڵام ئەو جۆرەکەی تریان کە باسمان کرد موزمنەگە هەوکردنە جگەرە ڤایرۆسی موزمن جۆرە بی موزمن نیشانەکانی زەردووی ئاوسانە سپڵ کۆبوونەوەی ئاو لە پەردەی زک ئاوسانە دەست و قاچ هەوکردنە مێشک تێکچوون وەزیفەت مێشک لەبەر کۆبوونەوەی مەوادە سام لە مێشک چونکە جگەر وەستت چونکە کارە جگەر وسێت جگەر تەسفی سموم کرد کۆبوونەوەی سموم مەوادە ژەهراویەکان لە لەش بوودە هۆکارە تێکچوون وەزیفەتە مێشک گربایم لەسەر ئاڵۆزیەکانی مضاعفاتە ئەی نەخۆشیە چەس و تایبەتی بی کە باسمان کرد و نەوع موزمنەکەی توش فەشەل کەبەت واتە جگەر لە کار وسێت سەرەتان کەبەت شێرپەنجەی جگەر و تەشەمع الکەبەت کاتێک جگەر خانەکانی جۆرێک وشک بوود لە هەمان کات وەکو ڕیشاڵ وەپی تێد و لە کار کەفت ئەگەر ئەراتان باسکێ من چوین بتوێنی من خۆمان بپارێزی من لە توشبن و نەخۆشی کە بەدە ڤایرۆسی یعنی چوین مەقایەتی خۆمان بکەی من کە تووشە هەوکردنی جگەری ڤایرۆسی نەوەی من خاڵی یەکەم وەرگردنە ڤاکسین بەڵام لە ئافرەتی دووگیان ئەگەر هاتو دووگیان بوو نەبایەس ڤاکسینەکە وەربگرێت چونکە جۆرە ڤاکسینە هیپەتایتس هەوکردنی جگەر لایف ئەتینوێتدە ڤایرۆسەکە نەمردیە تەنها کزۆ کریایە ضعیفۆ کریایە خرێدە ناولەش تا
لەش بناسدەی و بزانە چین تعامل لەگەڵی بکەد و ئەگەر هاتە ناو لەشەوە چین هجوم بکەدە سەری. واتە نەوع ڤایرۆسەکەی زیندووە نەمردووە. ناوت ئەرا ئافرەتی دووگیان چکە ئافرەت دووگیان خۆی طبیعیان فەسلەجیان بەرگری لەشی داوەزت. دوو لە ڕێگای پاک و خاوێنی ڕاگردن و دەست شۆردن پێش نان خواردن، پێش خواردن دروستکردن، پاک و خاوێنی ڕاگردن و گشتی کەرەستەکان پاک بکرێت. هەر شتێک وەکار تێریت پاکی ئەرا ئەوەی هەر ڤایرۆسێک هەر میکرۆبێکتیە خۆمان لێ بپارێزی بن. سێ لە ڕێگای دوورکەفتنەوە لە مادە هۆشبەرەکان و مەوادە کوحۆلیەکان. مەوادە کوحۆلیەکان لەبەر ئەوەی لەگەڵ مادە هۆشبەرەکان بەرگری لەش کەمکەنەوە و تایبەتی مەوادە هۆشبەرەکان چونکە بەگشتی خۆمان زانی من کە زیان و زەرەری فرەس و تایبەتی وەکار هاوردن دەرزی ئەوانە بوودە هۆکارە نەقلبوونە ئەی نەخۆشیە. و هەروەها لە ڕێگاکانی خۆپاراستن کەچی مەسەن کەسێک چدە ساڵۆن یاخود دوکانە حەلاقی بایەسە دڵنیا بوود ئەو کەرەستەی لە استفادەی کرد ئەو ئەدەواتە دیسپۆزەبڵە یەک ئیستعمال کرێت دوای ئۆفرێ درێت چونکە لە کەسێکەوە ئەرا کەسێکی تر تعامل لەگەڵ خوێن کرێت لەگەڵ سەوائل لەش بوودە هۆکارە نەقلبوونی خواردنی تەندروست و هەروەها واز هاوردن لە جگەرە کێشان چونکە ئەوش بەرگری لەش کەمکەدەوە. بەڵام ڤایرۆسی سی ڤاکسین نەیرد. هاتیم نە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان. ڕەمەزانتان پیرۆز بێت و ڕۆژیتان قبوڵ بێ. بنیشنە خێر.